دەزانی ئەو حەدیسەیە دافعم دەکات دەرێ یەکێک هەر یەکێک هەنگاو بابێتن لە بۆ ئەوەی حاجە یەکەشکە جێبەجێ بکە هەنگاوی باوێ هەنگاوەک خوای گەورە سێ بەردە بەستی لە پێش دروست دەکات لە بۆ جەهەنەمێک کە هەر بربەستێک بینی ئەرز و ئاسمانیە چێ گوتیتی پێغەمبەر گوتیتی حەدیسی پێغەمبەریە دەرێ یەکێک هەستیتن ئیشی حاجەیەکێکی جێبەجێ بکاتن گەورەتر لەوەی یەک مانگ اعتکاف بکات لە مەدینە چێ گوتیتی پێغەمبەر گوتیتی چێ گوتیتی المؤمن كالغيث أينما وقع نفع إنسان ما در وكو هوري برآو لهر چند دربي بركتها خير الناس أنفعهم للناس خواهي قولي للقرآن قوتيتي أو يق نفسي نزاد بداتن وكو همو خلشي نزاد دابتن يق نفس لو نفسية نقوتي أو مسلمانة أو كافرة أو مسيحية أو يشيتية أو بارتية أو هر حزبك نقوتي درين نفس نقوتي جنا بياوة كرة كتسا درين نفس باشا ئەمە چەند نەفسمان دڵخۆش کردی لە میهرەبانی لۆیەکە ئەمە دروشمەکمان دروست کردیە میهرەبانی هی هەمووانە لۆ هەمووانە دەبی تێبگەن میهرەبانی هەمووانە لۆ هەمووانە ئەوەی هەتا ئێستاکەش نەهاتیە پارەی خێری بینیتن کە لە 7500 3420 پشی بوویتە خێری کە هێشتا ئەمە دەمانەوێتن طموحمانە تا ئێرە نەبیتە 75 خێری ئەمە لە شاری کە خەستەخانێت کە ناکەمەوە کەنجینێ ئێرە 75 بووە خێری ئەو جێ لە شارێککە لە کەرکوچێ لە هەڵەبجێ لە سلێمان لە دۆچی میهرەبانیچکە دەکرێتەوە لە دیانە لە سەدقی لە کەلاری لە کفری میهرەبانی دڵسۆزی و لێزانی